ئەی خوا قۆتە بە مامۆستا ژیانی خوا بەخێر بێ بە قوربان چاوەکەم ماشەڵڵا بەرێ باشی گوتووە ماشەڵڵا ئەرە وەڵڵا کوڕی من کەس نییە بێ موشکیلە بەڵام ئەبێ عاقڵانە کێشەکان تارحەلکەن دەنگ تا ڕۆژەڕۆیەک ئەڕۆیشت مام خایرجان ئەبێت لە ژیان تێبگەن کوڕم گوێ لە من بگرە چی لێ بکەم کە تێناگا کاکە تێناگا پێی ئەڵێم سپێ ئەوەڵێ ڕەشە چی لێ بکەم هەر بەهێ لێگەڕێ مام خای منەوێ پرسیارێک لێ بکەم بەڵێ باشە تۆ ئەوە ساڵە خەریکی ئەوە ساڵە ژیانت بەڕێ کرد بەڵێ بەس پێم بڵێ تۆ چی فێر بوویت کوڕی من زۆر شت فێر بووم لە خەیار و تەماتەوە چی؟ لە خەیار و تەماتەوە شت زۆر فێر بوو ئیمام خەیرجان خەیار و تەماتە بۆ خواردنەوە توڵی چی؟ کوورە کوڕەکەم تۆ تێناگەی من خۆم ئەزانم لە دەردی خۆم من 35 دانە ساڵ بەقاڵ بووم لە تەڕەومیە و خەیار و تەماتە و ترۆزی ئەوانەوە شت زۆر فێر بووم زۆر جوانە وەکو چی؟ کوڕم وەکو سەرۆت و سامان عینەن شووتی وایە هەتا لێ بخۆیت زیاتر بەرسی دەبێت ئێمام قادر چیتر؟ کوڕی من ڕابردوو وەکو پیاز وایە هەتا بیزنی وردی کەیت زیاتر بۆ یەگریت ئەی ئافرین وەڵڵا حیکمەتە قسەکانە ئێمام قادر چیتر؟ چیتر ئێستا بۆ نمونە ژیان عینەن ترۆزی وایە ئەم سەر و ئەو سەری تاڵە ئەی ئافرین مام قادر چیتر؟ چیتر حەقیقەت وەکو پرتەقاڵ وایە توێکڵەکەی تاڵە و ناوەکەی تامێکی تری ئەی ڕەحمەت لە دایک و باوکت بەڕاستی قسەکانت هەمووی لە جێ خۆیەتی دوای ئەوە زەردەخەنە زەردەخەنە هەر وەکو تەماتە وایە لەگەڵ هەموو خواردنێکا خوێ ئەها ئەی ئافر وەڵڵی زۆر بە جوانی لە شتەکان تێگەشتووی ئینسان عینەن بۆڵەترێ وایە بە یەکەوە جوان ئەی ڕەحمەت لەو دایک و باوکت ئەی ئافری مام خایر بەڕاستی لە دنیا تێگەشتووی لە هەموو شتێک تێگەشتووی کورە تۆ چیت هەی غەزەب کورە قسەکانت هەمووی حکمەتە جیلی ئەمڕۆ هەمووی تێکچووە کۆمەلگە هەمووی تێکچووە پێویستمان بە مامۆستا و زانا و حەکیمێکی وەکو تۆیە هەتاکو لەو قەیرانەمان ڕزگار بکە کورە تۆ چیت بێنە چی بێنە ماچ نەکەی بۆ ترسی خۆ کڕۆنە نەماوە ئاخر ئۆمیکرۆن هاتووە چی میکرۆن ئۆ ئەزاین چۆن جەنابیشت عینەن ڕێواز وایت نۆ مانگ جارێ سەر دەرەکەیت نۆ دانە مانگە مەعاش ناومەتی دەتۆ وەرە دەرەوە کورە لە خزمەتتام لە دەورت ئەگەڕێم نۆدانە مانگ چییە وعد مەعاشی 1 ساڵتە دەمێ مادام ئەوەندە زیرەک و دانا حەکیمی پیا قساکە پیا قساکە دە پێشم بۆ فەرموو